بەڕێزان سڵاوتان لەبێت هەواڵەکانی سعادنۆتان پێشکەشەکەم سەرەتاش سەردە. ژمارەیەک پەرلەمانتاری کەرکووک بۆ بەدواداچوون لە کێشەکانی سوودسەمەنی و خراپی دۆخی کارەبا لەگەڵ ئیداری پارێزگای کەرکووک کۆجەبنەوە و پەرلەمانتارێکی یەکێتیش ڕای دەگەێنێت هەوڵەکانیان لە بەغزە بۆ چارەسەرکردنی و کێشانە چڕتر دەکەنەوە. لا دوو ڕۆژی جەژنی نەورۆزدا هیچ ڕووداوێکی نەخوازرا و لە کەرکووک ڕووی نەداوە. بەڕێوەبەری پۆلیسیش سەرکەوتنی پلانەمنیەکان بۆ ڕۆژانی جەژنی نەورۆز ڕادەگەێنێت. لا ڕۆژی جیهانیاودا هۆشداری لە مەترسیەکانی بەرەو بیابانبوونی عێراق دەدرێت. کەس و کار یاسایشەکەی چەمچەماڵ داوای سزادانی بکوژی کوڕەکەیان دەکەن. بەهۆی کەمی پرۆژەکانی خزمەتگوزاری لە ناحیەی قادرکەرم کۆچی پێچەوانە بەرەو شارەکان دەستی پێکردووە. ئەمڕۆ 34 ساڵ بەسەر بۆردومانی گوندی سێوسێنان بە چەکی قەدەغەکراوی کیمیایی تێدا پەڕێت کە تیایدا ژمارەیەک هەوڵاتی شەهید و بریندار کران. ڕۆژی 22 ئاداری 1988 حکوومەتی بەعز گوندی سێوسێنانی لا سنووری پارێزگای سلێمانی کیمیا باران کرد. ئەو کات سێوسێنان گوندێکی قەرباڵغ و قەرەداخیش ناحەیەکی ئازادکراو بوو. 4 ڕۆژ دوای کیمیا بارانکردنی شاری هەڵەبجە و لە کاتی نانخواردنی ئێوارەدا سوپای عێراق لە سەربازگەکانی دەوروبەری قەزای دەربەندی خانەوە با کاتیۆشای کیمیایی بەشڕی سێوسێنانی بۆردومان کرد. لە ئەنجامی بۆردومانەدا 69 هەوڵاتی شەهید بوون و 20 کەسیش بریندار بوون کە تا ئێستا بەشێک لە بریندارەکان بەدەست ئازاری تەنگەنەفەسی و نەخۆشی چاو و پێستەوە دەناڵێن و پێویستیان بە چارەسەری پزیشکی بەردەوام هەیە. بۆ چاوتێکردنی کێشەکانی سوودسەمەنی و خراپی دۆخی کارەبا کە دانیشتوانی شاری کەرکووکی هەراسان کردووە، ئیدارەی پارێزگاکە لەگەڵ ئەنجامانی ئەنجومەنی نوێنەران کۆبووە. پەرلەمانتارێکی یەکێتیش ڕای دەگەێنێت چەند ڕێگەچارەیەکمان بۆ کێشانە دانەوە، بەڵام کاتین و چارەسەری ڕیشەی کێشەی بەنزین لە شارەکە ناکەن. بۆ تاوتێکردنی کێشە و گرفتەکانی کارەبا و نەوت و بانزین، ئیداری کەرکووک لەگەڵ ژمارەیەک لە پەرلەمانتارانی کەرکووک کۆبووەوە. لە کۆبنەوەکەدا هۆکاری دروستبوونی ئەو کێشانە و ڕێگە چارەکانیان خرانە ڕوو. خەت ئەبین لە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆی بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین. لە ڕاستیدا ئێمە ئەوەی کە ئەیبینین وەکو نوێنەرانی پارێزگای کەرکووک تەهمیشێک هەیە بۆ پارێزگای کەرکووک، ئیقسائێک هەیە و بە هەمان شێوە ئەبینین هاو شێوەی پارێزگاکانی تری عێراق معاملە لەگەڵ پارێزگای کەرکووکان ناکرێ. ئەم پارێزگایە بە هەر لە ژێر سەقفی هەر ناونیشانێکا بێ لێرە تەهمیشێکی زۆر هەیە. بە بەیانات لە لامانە کە پارێزگاکانی تری عێراق پارێزگای نەوتین 24 کاتژمێر کارەبایان هەیە. ئێمە لە کەرکووکە 10 سەعات کارەبا ئەدرێت بە هاونیشتیمانیانی ئێمە لەم پارێزگایە. ئەگەر ئەمە بە جۆرێک لە جۆرەکان تەهمیشکردنی ئەم پارێزگایە نەبێ یان بابەتێکی سیاسی نەبێ چییە؟ هیچ تەفسیرێکی تری نییە. ئێمە لێرەوە داوا لە ڕئیسی مەجلیسی وزەراکەین کە سەردانێکی فەوری بکا بۆ پارێزگای کەرکووک و معاملەکانی هاوشێوەی معاملەی پارێزگاکانی تری عێراق بێ بۆ ئەوەی ئەو کێشانەی کە هەیە لەم پارێزگایە چارەسەر بکرێ. ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ڕای دەگەێنێت کە لە کۆبنەوەکەدا ڕێگە چارەکانیان دەست نیشان کردووە بۆ کۆتایی هێنان بە کێشە و گرفتەکانی بانزین و کارەبا و نەوت، بەڵام ئەم ڕێگە چارانە کاتین. چەند حلولێکماندانە بەڵام ئەو حلولانە سەرەکی نییە و ئەساسی نییە لەوانەیە بۆ هەفتەیە بۆ مانجێ چاک بێتن، بەڵام ئێمە حلولی جەزریمانەوەیە کە چیتر هاوڵاتیانی شاری کەرکووک نەگەڕێنەوە بۆ کێشەی بانزین و کارەبا و ئەو خزمەت گوزارانە ئەساسیانەوە کە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانی شاری کەرکووکە. ئێمەش لێرەوە وەکو نوێنەرانی کەرکووک بەڵێنماندا کە
بێوانداری سەرۆک وەزیران بکەین کە مستەفا کازمی یان بێتە ئێرە بە خۆی کێشەکان بزانێت و لێرە ئیجراعاتی خۆی وەرگێ و استثناءاتی خۆی مامداتێ یانش ئێمە بە هەمومانەوە بە نوێنەرانی کەرکووکەوە سەردانی خۆیەکەین و سەردانی وەزیرەکانەکەین کە پەیوەندی بە نەوت و کارەبایە و بتوانین لەو کێشانە بە شتێکی جەزری حلولی بۆ دابنین بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک. لە ئێستادا ڕۆژانە پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتمانی بە هاوڵاتیان لە 10 سەعات کەمترە و لە هەمان کاتدا ڕۆژانە شۆفێرانی شارەکە بەهۆی قەرەباڵغی و ئالیاتی دابەشکردنی بانزین پێویستیان بە چەند سەعاتێکە تا بری 50 لیتر بانزین وەربگرن. ئەمە و دەیان کێشەی دیکە کە بەرۆکی شارەکەی گرتووە و هەوڵەکان بۆ چارەسەری ئەو کێشە و گرفتانە تا ئێستا هیچی لێ سەوز نەبووە. ئازەشکور کەناڵی ئاسمانی کەرکووک. لەگەڵ هاتنی وەرزی بەهار و جەژنی نەورۆز هاوڵاتیان بە لێشاو ڕوولا سەیرانگەکان دەکەن. بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکیش ئاماژە بە سەرکەوتنی ئەو پلانە ئەمنیە دەکات کە دوو ڕۆژی ڕابردوودایان ڕشت بوو تاوەکو هیچ جۆرە حاڵەتێکی نەخوازرا و ڕوونەدات. ئەو پلانەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک بۆ ڕۆژانی نەورۆز داینابوو بە سەرکەوتوی جێبەجێ کرا. بۆ پاراستنی مەراسیمەکانی تایبەت بە نەورۆز لە ڕۆژانی 20 و 21 ئادار پۆلیس لە تەواوی شوێنە جیاجیەکانی سەنتەری شار و سەیرانگاکانی دەوروبەری پارێزگاکە بوونیان هەبووە و هیچ ڕووداوێکی نەخوازرا و تۆمار نەکراوە. لە وەرزەدا ئەوانەی لە ناوڕاست و خواروی عێراقەوە بە مەبەستی گەشتکردن ڕوو دەکەنە هەرێمی کوردستان بە کەرکووکدا تێدەپەڕن. بەڕێوەبەری پۆلیسی پارێزگاکە باس لە چۆنیتی سەرکەوتنی پلانی خۆیان دەکات و ئەرکەکانیان بۆ ڕۆژانی داهاتوش دەخاتە ڕوو. بە دوو جۆر بەڕێوە چوو پلانی ناوشاری کەرکووک پلانی دەرەوەی شاری کەرکووک هەموو هێزە ئەمنیەکانمان دابەش کردبوو لە ناوشار و لە دەرەوەی شار 100% جێبەجێکراوە بەبێ ئەوەی کەوا هیچ گرفتێک هیچ کێشە و گرفتێک لەم شارەدا ڕوو بدات. بە تایبەت ڕۆژانی پێنجشەمە و جومعە و شەممە پلانی تایبەتمان هەیە بۆیکەوە ئەو هاوڵاتیانی کە لە ناوڕاست و لە باشووری وڵاتەوە بەڕێیەکەون بۆ شارەکانی سلێمانی و هەولێر کار ئاسانیمان کردووە بۆیکەوە بەم شاردا تێپەڕ ببن و هەم ئەو هاوڵاتیانی کەەوە لەم شارن کە بۆ دەرەوەی شار تێپەڕە بن لە ڕۆشتن و لە هاتنیانە کار ئاسانیمان کردووە بەبێەوەیکەوە هیچ گرفتێکان بۆ ڕوو بدات جگە لەوەیکەوە ئەگەر تاوانیان کردبیان گرفتێکان خود دروست کرد بێ ئێمە لێ پێچنەوەیان لەگەڵاکەین. پۆلیسی هاتوچۆی پارێزگاکەش بە بەرنامە و پلانی تایبەت ئەرکەکانی خۆیان ڕاپەڕاند. لە 21 ئادار تەنها 3 ڕووداوی هاتوچۆ ڕوویاندا بەبێ تۆمارکردنی برینداربوون و گیان لەدەستدان. سەبارەت بە ڕووداوی هاتوچۆ 3 ڕووداوی زۆر ئاسان بوو ئەوەش تەختیتێکی وای هێلکاریمان بۆ نەکرد هەر سڵحان لە نێوان خۆیاندا کردبوو خۆشبەختانە هیچ برینداربوون و حاڵەتێکی نەخوازراوی لێ نەکەوتەوە. زیاتر لە 7,000 کارمەندی پۆلیسی کەرکووک لە ئەرکدا بوون لە ڕۆژانی نەورۆزی ئەم ساڵدا. هیچ حاڵەتێکی دزیکردن لە سەنتەری شار تۆمار نەکرا. لە ناو شار ئەو نزگەی بلێن 160 ماڵەکان چۆڵ بوو هەمووی بەرەو سەیرەنگاکان چوو بوون توانیمان ماڵەکانیانش بپارێزین بە هیچ ڕووداوێک تۆمار نەکرا لە دزی لە ناوشاری کەرکووک. خەڵکانی هەموو پێنجشەمە و جومعەیەک ئەچن بۆ سەیرانەکان ئێمەش ئەبێ ئەو خەڵکە بپارێزین لە دەرەوەی شار و پلانمان بەردەوامە. بوونی زیاتر لە 10 تیمی فەرمانگەی تەندروستی کەرکووک لە ناوچە گەشتیارەکان هەر لە چوارچێوەی پلانی لایەنە پەیوەندیدارەکان بوو لە کەرکووک بۆ ڕۆژانی نەورۆز. بەپێی زانیاریەکان لایەنی تەندروستیش هیچ ڕوودا و حاڵەتێکی نەخوازراویان تۆمار نەکردووە. یوسف موراد کەناڵی کەرکووک. 5,000 گەشتیار لە ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق و زیاتر لە 200 گەشتیاری تریش لە وڵاتی ئێرانەوە بە مەبەستی گەشتکردن لە ڕۆژانی نەورۆزدا ڕوویان لە ناوچە گەشتیارەکانی گەرمیان کردووە. لەگەڵ سەیران و گەشتی هاوڵاتیانی سنوورەکە زیاتر لە 5,000 گەشتیار لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە و زیاتر لە 200 گەشتیاری تریش لە وڵاتی ئێرانەوە بەمبەستی گەشتکردن
هاتوونەتە گەرمیان. پیرۆزبایی لە هەر چوار پارچەی کوردستانەکەم تەمەنا دەکەم ئەم ئاگرە و ئەم یادەکەی داهاتوو کەرکووک و خانەقینیش بگەڕێتەوە باوشی کوردستان بە یەک دەنگ و بە یەک ڕنگ ئاهەنگان بگێڕین بۆ ئەوەی بۆی چوارپارچەی کوردستان یەک بخەین و یەک ئاڵاوی یەک کوردستان و یەک نەتەوەمان هەبێ زۆر دەستان خۆش بێ و لە حەمرینەوە تاکو زاخۆ لە زاخۆوە تاکو سنە لە سنەوە تاکو ئامە لە ئامەدەوە تاکو قامیشتەوە لە قامیشەوە تاکو دەشتەکانی گەرمیان پیرۆزبای نەورۆز لەگەلی کوردستانەکەم و هەروەها هیوادارم یادی نەورۆز تەنها پێک نێت لە گەشت و سەیران بەڵکو بێتە هۆی تۆخکردنەوەی یادەکانی کورد و هەروەها هەستی نیشتمانپەروەردی لە نێوان گەنجەکاندا زۆر زیاد بێت. بەپێی ئامارەکانی هاتوچۆی ناوچەکە لە قەزای کفری هیچ ڕووداوێکی هاتوچۆ ڕووی نەداوە و لە کەلاریش 30 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە و بۆ هۆیشەوە 10 کەس بریندار بوونە. ساڵ ینی کەوتونێتە مەوسمێکەوە کەشوهەواکەی زۆر خۆشە. سپاس بەخوای گەورە ینی کورد ینی سەخاوەن خۆیەتی خاوەن بڕیاری خۆیەتی سپاس بەخوا هیوادارین ینی کەرکووک و شوێنەکانی تریش وەکو کوردستانی خۆمان باڵین بگەڕێنەوە ینی ئەم یادە دووبارە بکەنەوە. پیرۆزبایی لە هەموو چوارپارچەی کوردستانەکەم هیوادارم هەموو ساڵێک هەر بەخۆشی بەیەکەوە جەژن بکەین ئینشاءڵڵا. باشە تەنیا لە جەژنی نەورۆزە جل و بەرگی کوردی لە بەرەگەن یان هەر هەموو یادە بۆنەکانی تر لە هەموو یادە بۆرەکە حەزمان لە جلی کوردیە جلێکی زۆر جوانە بەڕاستی جلێکی نەتەوەیە. وەڵایی تقریب مانگێک پێشتر جلەکان ئاماداکەن ئینشاءڵڵا. ورۆز لە هەموو لایەک پیرۆز بێ ئینشاءڵڵا بەخۆشی بۆ هەموو کوردێ. ئەگەرچی لە گەرمیانیش کەش و هەوای ناوچەکە ساردا بەڵام نەبۆتە ڕێگر لە بەردەم پیرۆزڕاگرتنی جەژنی نەتەوەی نەورۆز و گەشت و سەیرانی هاوڵاتیانی ناوچەکە. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. لە سەیرانگا و شوێنە گەشتیارەکانی کۆیش ژینگە پارێزان بە هەمانگی شارەوانی کۆی هەڵمەتێکی فراوانیان لە سەیرانگا و شوێنە گەشتیارەکانی سنوورەکە ئەنجامدا. نوێنەری شارەوانی کۆی ئاماژەی بۆ کرد بەراورد بە ساڵانی ڕابردوو هۆشیاری چاک بەرامبەر ژینگە جیاوازیەکی زۆری هەیە و لەم ساڵدا تا ئاستێکی زۆر باش سەیرانگەکان بە پارێزرایی ماونەتەوە. هەروەک زاواکاریش بوو لەو هاوڵاتیانی گەشت و سەیران ئەنجام دەدەن ڕەچاوی سروشتی ناوچەکەیان بکەن لە پێناو ژینگەیەکی تەندروست. ئەمە بە سەرپەرشتی خودی سەرۆک شارەوانیمان لە هەفتەی ڕابردووەوە هەڵمەتێکی پاکردنەوەمان دەست پێ کردووە ناو شاری کۆیە. شەقامەکان یەکەم جار بەدەستوە شەقامەکانمان شوشتووە لە ڕۆژی پێش نەورۆزی هەڵمەتێکی پاکردنەوەی شوێنە سەیرانکانمان ئەنجام داوە و لە یەکەم ڕۆژی نەورۆزی هەستاوین بە دابەشکردنی نایلۆن بە هەمانجی لەگە کۆمپانیای پاپا گروپ و ئەم ڕۆژ هەستاوین ئێستا هەڵستین بە خایەنکردنەوەی شوێنە سەیرانگاکەی کە دوونی هاوڵاتیانی لێبووە. ئێستاوە تیمەکانمان لە بە سێستا حاضر کردووە تەوزیەمان کردن بەسەر شوێنەکان. ئێستا هەڵمەتەکە ئەنجام دەدرێ بۆ پاکڕاکردنی ژینگەی شارەکەمان. ئەو ساڵ لەگە ساڵان زۆر فەرقی بوو کاروانیانی هۆشیاری خەڵک زۆر پێشکەوتووە لەخوا بە زیاد بێ. ئەو لایلۆنانی کە ئەمە خودی خۆمان دابەشماگوهر ئەم لۆلانەنا ئەو لایلۆنانە ئێستا خەڵکەکە هەموو پیسی و پاژماوەکانی خۆیان تێکردو ئێستاش ئەماوما کۆکردوتەوە و فراندی. ساڵانە و لە سەروبەندی جەژنی نەورۆزدا بە چەند شێوەیەک دژایەتی بۆ بۆنەنەتەوەیە دەردەبڕدرێت لەوانش لە ڕووی ئاینی و مێژووی لە بەرامبەردا بە هەوڵی منداڵ و گەنج و پیری کورد ئەو هەوڵە نەزۆکانە پوچەڵ دەکرێتەوە. ساڵانە و لەگەڵ گەڕانەوەی جەژنی نەورۆز و یادەکانی بەهار گوێبیستی هەندێک ڕاو بۆ چوونی بەناو ئاینی و هەندێک جاریش بەناو لێکۆڵەر و مێژون و سەبین کە ئامانج لە بۆچوونەکانیان ساردکردنەوەی خەڵکی کوردستانە لە بەرز ڕاگررتنی بۆنەکانی بەهار و نەورۆز. ساڵانێکە و بە ناوی ئاینەوە لە یەکدانەوە بۆ جەژنی نەتەوەی نەورۆزەکرێت و هەندێک دەنگی نەشاز یادکردنەوەی ئەم بۆنە نەتەوەیە بە حرامدا دەنێن و هانی کوردستانیان دەدەن بایکۆتی یادەکانی بکەن. حجەتیشیان تەنها ئەوەندەیە گوایە لە ئیسلامدا جگە لە هەردوو جەژنی ڕەمەزان و قوربان جەژنی دیکەبوونی نییە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە جەژنی نەورۆز جەژنێکی نەتەوەییە و دوور و نزیک پەیوەندی بە ئاینەوە نییە. تێکەڵاوکردنی بۆنەکە بە مەبەستی ئاینی بە ئامانجی لێدانە لە نەریت و فەرهەنگی کوردی ئەو لایەنانە
زۆر جار فتوای مەلاکانی سعودیا بە بەڵگە بۆ ئەو بۆچوونانەیان دەهێننەوە و بۆچوونی مەلا کوردە مەزنەکان وەلا دەنێن. ئەگەر کێشەش لە دەستەواژەی جەژن بێت ئەوە جەژن بەمانای دووبارە بوونەوەی بۆنەکان دێت و لەولایەنەشەوە هیچ کێشەیەکی ئاینی بەدی ناکرێت. لەلایەکی دیکەوە هەندێک نووسەر بە هۆی کەوتنە ژێر کاریگەری نووسینەکانی فارس یاخود عەرەب و تورکەوە بەڵگە دەهێننەوە و دەیانەوێت لە ڕووی مێژوویەوە پەیوەندی نەورۆز و کورد لە یەکدا ببڕن. ئەمەشیان لە ساڵانی ڕابردوودا گەیشتنە ئەوەی کە کاوە بکەنە کۆرشی ئەخمەنشاکان کە شۆڕشی دژی میدیەکان کردووە و ئاستیاک دواهەمین پاشای میدیەکانی لە دەسەڵات دوورخستوتەوە. بێ ئاگالەوەی چیرۆکی کاوە و زوحاک و نەورۆز داستانەوە ئەکرێت چیرۆکێک بێت و پەیوەندی بە مێژووەوە نەبێت. بەشێکی دیکە لە نووسەران باس لەواکەن گوایە نەورۆز پەیوەندی بە مێژووی کوردەوە نییە. ئەمەشیان بۆ چوونێکی تەواو هەڵەیە، چونکە خاوەندارێتی نەورۆز بۆ کورد پێویستی بە بەڵگەهێنانەوە نییە، چونکە کورد نەوە لە دوایەوە ئەو یادوبۆنەیەی زیندوو کردوێتەوە. لەم ساڵانەی دواییشدا بە هۆی شکستی حکومەتی هەرێمی کوردستان لە چەند پرسێکی وەک چارەسەرکردنی قەیرانی دارایی و خزمەتگوزاری کە ناڕزای هاوڵاتیانی لێکەوتۆتەوە ڕەوتێک دروست بووە کە پێک هاتوون لە کۆنە بەعسی و وەچەکانیان ڕۆژانە و بە ئاشکرا مەدح و ستایشی ڕژێمە دیکتاتۆرەکەی سەدامەکەن و هانی خەڵکی کوردستان دەدەن بۆ پێشوازی لە داگیرکاری و لەو چوارچێوەدا دوژمنایەتی بۆ هەموو بۆنەیەکی نەتەوەی گەلەکەمان دەردەبڕن. ئەم ڕەوتەش بە هەمان شێوە دژایەتی هەموو بۆنەیەکی نەتەوەی ئەکا بە نەورۆزیشەوە. بەڵام سەرەڕای ئەو هەموو هەوڵانە کە یەک ئامانجیان هەیە و بریتیە لە دژایەتی کردنی کورد و کوردستان ساڵانە لە سەردەستی منداڵ و گەنج و پیری کورد شکستیان پێدەهێنرێت، کاتێک ساڵانە بەشداری هاوڵاتیان و پێشوازیان لە بۆنەی نەورۆز بە گوڕ و تینتر دەبێت. لەسەر سوکایەتیکردن بە شەهیدان و دانیشتوانی هەڵەبجە و لەسەر سکاڵای بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە کچە مۆدێلێک دەستگیر کراوە. ئەمەش لە کاتێکدا پێش چەند ڕۆژێک لەمەوبەر خەڵکی کوردستان یادی کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجەیان کردەوە کە لەلایەن ڕژێمی بەعسەوە بەچەکی کیمیایی بردومان کرا و 5,000 هاوڵاتی شەهید و هەزارانی تریش بریندار و ئاوەرە بوون. ماوەیەکە لێرە و لەوێ بە ناوی ڕەخنەوگلەیەوە خەڵکانێک دەرکەوتون و لە سۆشیال میدیاوە بە سوودوەرگرتن لەو ئازادیەی کە هەیە دەست بۆ کۆمەڵێک بابەت دەبەن کە بەلای گەلی کوردەوە پیرۆزن و دەستبردن بۆیان هێڵی سوورە. ئەم کارەش پێدەچێت بە بەرنامە ئەنجام بدرێت بۆ ئەوەی ڕوحی نەتەوەی لای تاکی کورد لاواز بکەن. هەر لەو سەروبەندەوە لە نوێترین حاڵەتی لەو جۆرەدا کچە مۆدێلێک لەسەر سوکایەتیکردن بە خەڵکی هەڵەبجە لەلایەن پۆلیسەوە دەستگیر کرا. لەسەر سکاڵای بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوانی پارێزگای هەڵەبجە و بە تۆمەتی سوکایەتی بە شەهیدان و دانیشتوانی پارێزگاکە لەلایەن پۆلیسەوە کچە مۆدێل سەنا یوسف ئەحمەد ناسرا و بەسانای مام یوسف دەستگیر کرا. ئەمیش لە کاتێکدایە مانگی ئادار بەلای کوردەوە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و پڕا لە کارەساتی ناخۆش و جەرگبڕی وەک کیمیابارانکردنی هەڵەبجە و چەند ناوچەیەکی تری کوردستان لەلایەن ڕژێمی بەعسی ڕووخاوەوە. هەروەها دەستپێکردنی قۆناغەکانی ئەنفال کە زیاتر لە 182,000 مرۆڤی بێتاوانی کوردی لەسەر خاک و ئاوی خۆیان دەستگیر کران و لەلایەن ڕژێمی بەعسی ڕووخاوەوە. هەروەها دەستپێکردنی قۆناغەکانی ئەنفال کە زیاتر لە 182,000 مرۆڤی بێتاوانی کورد لەسەر خاک و ئاوی خۆیان دەستگیرکران و دواتر لە بیابانەکانی ناوڕاست و خواروی عێراق کۆمەڵکوژ و زیندە بەچاڵکران. لەولاشەوە یادی جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی و یادەکانی ڕاپەڕین دەکەینەوە کە جەماوەری ڕاپەروی کوردستان بە پاڵپشتی هێزی پێشمەرگە کوردستانی ئازاد کرد و ئێستاش هەر ئەو کەسانن کە لە سای خوێنی شەهیدان و ئەو ئازادیەی کە هەیە جگەلەوەی لە ژیانێکی شاهانە دەژێن کە چی سوکایەتی با خوێنی شەهیدان دەکەن و بەشان و باڵی دیکتاتۆرێکی وەک سەدام حوسێن هەڵدەدەن کە بووەمایی ماڵوێرانی بۆ گەلی کورد و سەرجەمگەلانی عێراق بە هەموو نەتەوە و پێکهاتەکانیەوە. ئەم مەترسیەش هێندەی نەماوە لە حاڵەتەوە ببێت بەدیاردە.
سەرەڕای نەبوونی خزمەتگوزاری و کەمی ڕێژەی سەوزایی و جیان قەیرانی دیکە لە ئێستادا مەترسیەکی دیکەش تەنگی بە دانیشتوانی عێراق هەڵچنیەوە کەویش بریتیە لە مەترسیەکانی بە بیابانبوونی بەشێکی زۆر لە ناوچەکانی ناوڕاست و خواری عێراق و هۆشداریش لە بەردەوامی دۆخەکە دەدرێت. کەمبوونەوەی ئاو لە عێراق بۆ تا هەڕەشەیەکی دیکە لەسەر دانیشتوانەکەی لە ڕۆژی جیهانی ئاودا نەتەوە یەکگرتووەکان هەڕەشەیەکی دیکە ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت کەوا عێراق بەهۆی گرتنەوەی ئاو لێی لەلایەن وڵاتانی دراوسێ و کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی مەترسی کەمبوونەوەی ئاوی لەسەرا. بەڕێوبەری سەرچاوە ئاویەکانی کەرکووکیش دەڵێت بە دڵنیاییەوە مەترسی لەسەر کەمبوونی ئاو هەیە چونکە زۆربوونی ژمارەی دانیشتوان و کەمی باران لەم ساڵانەی دواییدا هۆکارن بۆ دروستبوونی قەیرانێکی گەورە. لا يخفى عليكم موضوع شحة الماء نتيجة الاحتباس الحراري وقلة الغطاء. نامەوێت لێتانی بشارمەوەکەوە ڕێژەی ئاو کەمی کردووە. ئەمەش بۆ بەرزی پلەکانی گەرما و کەمی بارینی بەفر و باران دەگەڕێتەوە لە ساڵەکانی پێشوو. سەرجەم ئەم هۆکارانەش کاریگەریان کردوتە سەر سەرچاوەکانی ئاو. ئێمە لە عێراق پشتمان بە دوو ڕووباری سەرەکی بەستووە بۆ دامیکردنی ئاو کە لە دەرەوەی وڵات سەرچاوە دەگرن. پێویستیشە لەسەر لایەنە پەیوەنددارەکانی وڵات بۆ دڵنیابوونەوەی هاوڵاتیان لە دابینکردنی ئاو بۆیان لەگەڵ ئەو وڵاتانەدا بکەونە گفتوگۆ و ڕێککەوتن هۆشیاریش بە خەڵک بدرێت لەوەی کەوە ئاو بە فێڕۆ نەدەن. لە ئێستادا بەشێک لە پارێزگاکانی عێراق و خوارووی کەرکووکیش بەرەو بیابانبوون دەچن. ژینگە پارێزێکیش هۆشداری دەدات و دەڵێت گەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە مەترسیەکان لەسەر کەرکووک و عێراق گەورەتر دەبن. یەکەم هەنگاو لەسەر حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە پێداچوونەوە بکەن بۆ پەیمان ناوانی و دەوڵەتیانەی کە لەگەڵ حکومەتەکانی هاوسەی ئێمن ئەو دەوڵەتانی هاوسەی ئێمن وەکو ئێران و تورکیا جارێکی تر بۆ یاسایە بچنەوە چونکە ئەوان زۆر ئەو ئەوانە دەگرنەوە نایڵن بگاتە عێراق. پێویستمان بۆیە کە بەنداوی زیاتر بۆ گلدانەوەی ئەو دوو ڕووباری کە هەمانە ئێمە ڕووباری دجلە و فراتە یا ئەو ڕێژگانەی کە لە هەرێمی کوردستانن کە ئاوی سازگار و شیرینن بە هەدەر نەچن. سەری هەڵداوە ئەم دیاردەیە لە زۆر شوێن لە پارێزگاکانی باشووری عێراق بەشێک لە خوارووی پارێزگای کەرکووکیش ئێستا دیاردەی بیابانبوون بەدی دەکرێت. لە ئێستادا کەم ئاوی بۆ تاکێشەیەکی جیهانی و وڵاتان دەیانەوێت لە ڕێگای هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و چاودێریکردنیان لە پرۆژەکان پارێزگاری لە ڕێژەی ئاو بکەن. لە عێراق و هەرێمی کوردستانیش بەهۆی نەبوونی چاودێری چڕ و لێدانی بیری زۆر لەلایەن هاوڵاتیان ئاوی ژێرزەوی با ڕێژێکی بەرچاو کەمی کردووە کە بەڕای شارەزایان گەر بێت و ئەم دۆخە چارەسەر نەکرێت ئەوە مەترسی ئەگەری کەم ئاوی دەبێت تا ڕاستیەکی تاڵ بۆ دانیشتوان. شاڵاو عومەر کەناڵی کەرکووک. بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی سلێمانی پرۆژەیەکی ڕاگەیاند بە ناونیشانی ئاوی ژێرزەوی نەبینراوەکان دەکاتە بینراو. پرۆژەکە بریتیە لە هەڵمەتێکی هۆشیاری یەک ساڵی لە نێوان بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی سلێمانی و ڕێکخراویلانەی چەوار بۆ گەشەپێدانی بەردەوام. هەردوولا بە گرنگیەوە باسییان لە سامانی ئاوی ژێرزەوی کرد و هۆشداریان دای هاوڵاتیان لە پاراستنی ئاوی ژێرزەوی کە سامانێکی نەتەوەیە و دەتوانین لە داهاتوودا سوودی لێوەربگرین. ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان گرنگیەکی زۆریان پێدا ڕۆژی 22 سێی 2022 تهدید کرد بە ناوی ئاوی ژێرزەویەوە چونکە هەموو ساڵێک ڕۆژی 22 سێ ڕۆژی جیهانی ئاوە و هەر ساڵێک بە یەک سێکتەرێک لە سێکتەرەکان تهدید ئەکرێت. پار ساڵ بە ناوی بەداهاتکردنی ئاوە بوو. ئەم ساڵیش بە ناوی ئاوی ژێرزەویەوە لە ژێر ناونیشانی ئاوی ژێرزەوی لە نێبیراوە بۆ بینراو. واتە ئەو حاڵەتانەی کەوا نەبینراون لە ئاوی ژێرزەویە بکەینە سەر ساحە و بە شێوەزێکی بینراو کۆمەڵانی خەڵکی پێ بناسیینەوە. ئێمە وەکو ڕێکخراوی لانەی تەوار بۆ گەشەپێدانی بەردەوام ئەمڕۆ بە هاوکاری بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەوی لە شاری سلێمانی لە خزمەت هاوڵاتیانی خۆمان ئەمانەوێت پرۆژەیەک ڕابگەێنین بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن لە ڕێگەی ئەوەی بەڕێزەوە کە هاوکار بوون لە گەڵمان کە ئەمانەوێت ماوەی 1 ساڵ ئێمە کار لەسەر ئاو بکەین بە چەند پرۆژەیەکی جیاواز لە چەند وەرزێکی جیاوازدا.
هەڵبەتە ساڵانە لە سەرانسەری جیهاندا چەند چالاکیێکی جیاواز تایبەت بە بواری ئاو ئەنجامەدرێت و دیاریکردنی ڕۆژێک بۆ یادی ئاو یاخود ئەم ڕۆژە کە جیهانیە لەسەر ئاستی جیهان ئەم یادە دەکرێتەوە گرنگی تایبەتی هەیە. ئێمە ئەمانەوێت هاوڵاتیانی خۆمان لە هەرێمی کوردستان و لە عێراق هۆشیار بکەینەوە لەوەی کە ئاو گرنگیەکی زۆری هەیە و هەرێمەکەمان وەکو هەر وڵاتێکی تر وەکو هەر هەرێمێکی تر پێویستە بەوەی کە هاوڵاتیانمان ئاگادار بن کە ئێمە ئاوی ژێرزەویمان هەیە و دڵخۆش بین بەوەی کە ئەوەی کە هەیە لە ژێر پێکانماندا سامانێکی نەتەوەییە گرنگە. ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی ئاودا سەبارەت بە بیابان بوون و هەرو هاوڕێکارانەی کەوا گرتراوەتە بەر بۆ ڕێگریکردن لە بیابان بوون مەترسیەکانی و کاریگەریەکانی لەسەر جیهان بەگشتی و عێراق و کەرکووکیش بە تایبەت لەگەڵ بەڕێز شەهاب حەکیم بەڕێوەبەری پێشووی سەرچاو ئاویەکانی کەرکووک قساکەین لە ستۆدیۆ میوانمە. کاک شەهاب سپاس بۆ ئامادەبوونت. هەڵبەت هەر کاتێک باسی بە بیابان بوون ئەکرێت باسی ئەو شوێنانەکرێت کە نزیکن لە بیابانەوە. بۆ نمونە عێراق لە هەندێک پارێزگای هەیە کە لە سەدانەوەتی بیابانە ئەمەش ئەم پارێزگانە لەوانەیە لە 11 زیاتری بەشی عێراق پێک بهێنن کامە کاریگەری هەیە لەسەر بە بیابانبوونی عێراق لە داهاتوودا. جیهان بەگشتی عێراق بە تایبەت شارەکی ئێمە بە تایبەت کەرکووک تا چەند مەترسی بە بیابانبوونی هەیە لە داهاتووە و لە ئێستا. زۆر سپاس بۆ تۆ. ئێمە تەبعاً لە کەرکووک ئێمە زۆر دوورین لە بەنداو لە ڕووبارەکانی ئاوی سەرزەویەوە. ئێمە تەنها یەک سەرچاوەمان هەیە ئەوە زێی بچووکە کە بەنداوی دوکانی لەسرە. ئێمە ئاوی هەموو ئاوی خواردنەوەمان ئاوی کشتتوکاڵیمان هەمووی لەوەوە وەرەگرین. لەوە ئەوەش کە زۆربەی سەرچاوەکانی کەوتۆتە دیوی ئێرانەوە کە ناو عێراق نییە. لە سەدا تقریباً 50 لە دیوی ئێرانە 50 لە دیوی عێراقە. لەوانەیە کەمترشی لە دیوی عێراق بێ. ئێمە بۆ ئەو مەبەستە لە کەرکووک توانیمان کاتی دکتۆر عەبدولەتیف ڕەشید کەوا وەزیری سەرچاوەکانی ئاو بوو توانیمان 3 بەنداوی باش دروست بکەین، بەنداوی خاسە و بەنداوی شیرین لەگەڵ بەنداوی پەڵکانیە. بەڵام ئێمە پرۆژەی زۆر زیاترمان لەوە هەبوو تقریباً 20 بەنداوی کەمانش تەقدیم کرد بۆ ئەوەی جێبەجێ بکرێ، بەڵام نەیانتوانی جێبەجێ بکەن. زۆر ڕێگر هەبوو بۆ ئەوەی کەوا جێبەجێ بکرێت. باشە کەواتە لە ئێستاە مەترسی بە بیابانبوون هەیە بە تایبەت جگە لە بەنداوەکان ئەو بڕەبارانی کە ئەم ساڵباریەوە پار ساڵێک بوو زیاتر وتیان کە بە ساڵێکی وشکە ساڵی ناسرا بوو. ئەم ساڵ ئەو بڕەبارانی کەوا باریەوە ئەتوانێت ئەو مەترسیە کەم بکاتەوە. باران زۆر کەمباریەوە ئێستا تا ئێستا ڕێژەی بارانبارین لە کەرکووک نەگەیشتوە 100 میلیمتر لە هەموو ناوچەکانە. یعنی وەکو بڵێن لە لێران و لە ئاڵتۆن کۆپی و لە شوان و لە خرنجی هەمووی ڕێژەی نەگەیشتوەتە 100 میلیمتر. خۆی ڕێژەی باران ئەگەر لە 300 میلیمتر کەمتر بێ ئەو ساڵە زۆر مەترسی هەیە. بەڵام ئێستا کە ئاخر مووقفی باران وەرگرت 97% بەراورد بە ساڵی پاش چەندێ جیاوازی بەراورد بە ساڵی پات تقریبا هەروەکوێک وایە ئێستا. بەڵام ئێستا ئیمساڵ کەمێ باشترە، بەڵام ئەو باشترە نییە. ئێستا لەم ئاخیرە من لە چاو پێکەوتنی پێشوو داوتم لە وشکە ساڵی دەرچینە، بەڵام کەمبوونەوەی باران ئەوەی کرد کەوا ئێمە وشکە ساڵ بین تاکو ئێستا. کاک شەهاب سەبارەت بە هۆکارەکانی بە بیابانبوون ئەگەر قسە بکەین بۆ نمونە ئەمڕۆ نەردەی تایبەتی نەتەوەیەکگرتووەکان باسی لەوە کردووە لە ڕۆژی جیهانی ئاو ئاماژە بەوەدا کەوا عێراق لە داهاتوویەکی نزیکدا مەترسی بە بیابانبوونی هەیە. ئایا بۆ نمونە یەکێک لەو خاڵانە کە بەڕێزت باست کردووە گرتنەوەی ئاو یاخود بەرنەدانەوەی ئاو لەلایەن وڵاتانی دراوسێەوە بۆ عێراق ئەمە هۆکارێکی سەرەکیە. پێم خۆشە باسی بکەیت و هۆکارەکانی تریشمان بۆ ئێمە طبعاً سەرچاوی ئاوەکانمان زۆربەی کەوتۆتە وڵاتانی دەوروبەری عێراقەوە کە زۆربەی کەوا ئەوەی دجلە و فراتە کە زۆربەی زۆری سەرچاوەکانی کەوتۆ تورکیاوە و هەروەها کەمێکشی کەوتۆتە تەرەفی ئێرانەوە. ئەگەر ئەوان بێت و ئاوەکە بەر نەدەنەوە یعنی ئاو بگرنەوە لە عێراق ئەوە حتمما عێراق ئەبێتە
جێ ئەوەی کەوا وشکە ساڵی دروست بکە و هەروەها بە سەحراون تووشی بێت. طبعا تاکو ئێستا ینی اتفاقیەکی واش نییە لەگەڵ ئێران ویان لەگەڵ تووشایە کەوا اتفاقیات دووەلی پێڵێن کەوا ئێرانیان تووچە بڵێ ئەمە بەشی عێراقە ئەوە پێڵێن دول المصب ودول المصدر ئەوان دول المصدر کە سەرچاوی ئاوەکان لای ئەوانە ئەوان ئەگەر بەشی عێراق بەشەکەی عێراق بە قانونی دووەلی نەدەنە عێراق ئەوە عێراق حتمما تووشی بە سەحرابوونە بێ و هەروەها تووشی بە عەرەبی پێڵێن تەسەحور یعنی زۆر شوێنان ئەبێتە سەحرا وەکو دیوی ڕۆمادی و ئەو نەوچانی فرات و هەروە عێراقش هەروەها دجلە شەروە ئێمە دوو سەرچاومان هەیە بۆ ئاو کەوایشی دجلەیەکی فراتە هەردوو شێکوێتە دیوی تووشیەوە ئەگەر ئەوان ئەو بەشی ئاوی ئێمە بە قانون نەدەنەوە ئەوە حتمما عێراق کەوێتە مەترسیەوە. زۆر باشە کاک شەهاب سەبارەت بەو سەرچاو ئەویانەی کە خۆمان هەمانە بۆ نمونە باسی بەندای دوکانت کردی هەر شتێکی تر هەتا دوایی خراپی یاخود نادروستی بەڕێوەبردننی ئەم سەرچاو ئەویانە کاریگەری هەیە لەسەر بە بیابان بوون. ئەی چۆن ئەرۆڵات زۆر کاریگەری ئەبێ لەسەر بە بیابان بوون لەبەر ئەوە نظامی لە زراعەتە لە کشتتوکاڵیە نظامی ڕێی بتەنقیت ڕێیان بە نقطە بەکاربێنی و ئەم ڕێیە تازانە بە ڕەش و بتەنقیت بەکارنێنین ئەگەر هەر ڕێیەکان ینی ئاودێریمە هەر بە سەحی وێ لە سەرزەوی ئاو بدەین حتمما ئەمە بەش ناکە ئەم ئەوانە بەش ناکە و زۆربەی شوێنەکان نەبێتە سارا. ئەتوانین بڵین بە خراپی بەڕێوە بردراوە بۆیە لەوانەیە عێراق لە داهاتوودا مەترسی بە بیابان بوونی هەبێت. ئەگەر خراپ بەڕێوەبرنی ئەوەیە کەوا ئێمە ئەگەر هیچ مەزدەرێتر نەبێ هیچ ئالەتێ نەبێت کە ئەمە ئاوی پێ بدەین تەمانەوە ئەگەر بە باشی بەڕێوە ببردرێت ئەو سەرچاو ئەویانەی کە هەمانە ئێمە ئێستا لە وڵات ئەتوانێت ئەو مەترسیە نەهێڵێت یان کەمی کاتەوە ئەوە کەمە کاتەوە بەس بەوە کەوا ڕێی ئەم نظامی ڕێی تازە بەکاربێنێ بۆ ئاودێری یعنی ڕێی هەروە بەڕڵای نەکا بە ڕێی سەتحی. بەڵێ باشە کاک شەهاب ئەگەر سەبارەت بە چارەسەرەکان قسە بکەین بۆ نمونە پێت وایە کەوا ڕێکەوتنی وڵاتانی جیهان بە گشتی و ڕێکەوتنی عێراق لەگەڵ وڵاتانی تردا بۆ ئەوەی کەوا لێکۆڵینەوە بکرێت لە هۆکارەکانی بە بیابان بوون و هەوڵ بدرێت کەوا چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەتوانێت کەوا هەم جیهان بە گشتی و هەم عێراق بە تایبەت لەم مەترسیە بە دوور بگرێت. ئەمە باشترین چارەسەرە بۆ ئەوەی کەوا بە بیابان نەبوون عێراق خاستن بۆ عێراق و عامەتەن بۆ دەوڵەتەکانی عالم بۆ عێراق ئەگەر بێت و ڕێک نەکەون لەگە تورکیا و ئێرانە ئێمە حەڵمان باش نابێت لە مستەقبلێکی نزیکە. لە جیهانە بەگشتی وڵاتانی تر هەوڵیان داوە کەوا ئەم کێشەیە چارەسەر بکەن بە گفتوگۆ بە ڕێککەوتن. زۆر هەوڵیان داوە بەڵام وابزانم حسب معلوماتی من وابزانم مثلا مصر و ئیریتریا و سودان و ئیریتریاش ئەوانش عینین کێشیان هەیە لەسەرەوە کە سەدێک دروست دەکەن لە ئیریتریا دروست کراوە و بەشی قانونی ئەوان مصر و سودان نادن عینی مشکلیان هەیە. باشە سەبارەت بە شاری کەرکووک سەرچاو ئاویەکانی چین و تا چەند سوودی لێوەرگیراوە؟ ئێمە سەرچاوەکانمان ئەوەیە کە لە دوکانەوە دێت سوودی 100% لێوەرگیراوە و ئێمە مەشروعمان هەیە مەشروعی ڕێی کەرکووکمان هەیە و ڕێی حەویجەمان هەیە هەردووچی مەشروعە و ئاوش بە 100% بەشی ناکات و هەروەها ئاوی ژێرزەویمانش هەیە ئاوی ژێرزەویش نەسەتانەوەتی هەر بۆ کشتتوکاڵ بەکاری هێنرێ بۆ ئاوی خواردنەوە بەکار نایێنێ. بەڵێ زۆر سپاس کاک شەهاب کە لەگەڵم بوویت دەست خۆش بێت. دوای ئەوەی کارمەندێکی ئاسایش لە قەزای چەمچەماڵ لەلایەن کوڕی بەرپرسێکی پارتیەوە تەقەی لێکرا و کوژرا کە سوکاری قوربانیەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوا دەکەن هەرچی زووە لایەنە پەیوەندیدارەکان بە ڕۆڵی خۆیان هەستن و دۆسیەکەش لە ڕێگەی دادگاوە یەکلای بکەنەوە. هاوکات ئاماژە بۆ دەکەن لە ئەگەری بە دەنگۆ نەچوونی دۆسیەکە
ئەوانەکو بنەماڵی قوربانەکە هەڵوێستی دیکەیان دەبێت. داوای ئەوواکەین شتەکەیمە خاڵە خواردایی و کەسیەکی حتا ئیساکە چەند ساڵە نەدژمنایەتیمانە بۆ نەڕقوکینە هیچە لە بینمانێ ئەم ناڵەیەمە نازانم کۆمێتی بەسەریانە کردووە یان نەکردووە بێت کۆمێتەکە نازانم دوای ئەوە چوومە پیانم وتووە شکاتشمان کردووە لە قانون هیچ کەسێ لێمانی نەپرسیوەتەوە لە دوایەوە ئەم کارەساتە ڕوویداوە داواکەی لە حکوومەتی هەرێم لە سەرۆکی کوردستان پارتی و یەکێتی ئەم شتە بەخۆشی بە قانون بۆمان حەلکە نەبێتە ناخۆشی و کوشتن و برینی شارەکەمان و خزمەتی و کەسایەتیمان ئێوە سکاڵاتان تۆمار کردووە بەڵێ بەڵێ سکاڵامان تۆمار کردووە وەڵڵاهی هیچیان دەستگیر نەکراوەتی نازانێت هەڵ هاتوونە هەڵ ناتوونە نازانێت وەڵای داواکاری ئەوەکەین کەشتەکەی بیان دەنە دەگا و بە قانونی بێ ئیتی داوای ئەوە ناکەین ئێمە لە بینمانە کوشتاریشکە بێیان کارەساتێکی ڕوودا لە وڵاتەکەمان و لە کەسایەتی و خزمەتیمان ئەم برایەمە کارمەندی سایش بووە پێشتر لەسەر کۆمنت و کۆمنتکاری ئەم شتانە سکاڵای تۆمار کردووە لەسەر ئەو کەسانی کە ئەم تۆمەتەیان کردووە ساڵ بە کوشتنیان برایی من ئیتر حاکم یەکلایی نەکرێتەوە کەیسەکەی بەلا ڕێیا بردووە هیچ شتێن نەکراوە دایەتی یاسا و تێدی با یاسا سەروەر بێ بۆی ئەم کارەسادانە ڕوو نەدا ئەم بەرپرسانە چەند بەرپرسێکی پارتین و لە شارەکەی دیارە و هەموو کەسیش ئەزانێت تۆمەتبار چێ بوونە و دەستی چیتیایە ئێمەش داوا لە یاساقین سەروەر بێ تۆمەتبارەکان بە زووترین کات بگیرێن ڕاددەستی یاسا بکرێن ئەگەر یاسا سەروەر نەبێت لەم کەیسەیە کاتێن بە خۆمان هەڵوێستێکی ترمانە بێت کەمەی پرۆژەی خزمەتگوزاری لا ناحەیەی قادرکەرم هاوڵاتیانی سنوورەکەی ناچار کردو بۆ نیشتەجێبوون ڕوو لە شارەکان بکەن دانیشتوانی ناحیەکەش ئاماژە بەوە دەکەن ئەوان لە ڕابردوودا قوربانی زۆریان زاو بۆی پێویستە حکوومەتی هەرێم ئەوڕی جدیان لێ بداتەوە. لە شاڵاوی ئەنفالی ساڵی 1970 ناحیەی قادرکەرەم و گوندەکانی دەوروبەری زیانێکی زۆریان بەرکەوتووە بە مەبەستی ئامادەکردنی راپۆرتێک و بۆ زانینی دۆخ و گوزەرانی خەڵکی ناوچەکە هاتووینەتە ئێرە. لەم ناوچەیە وەکو گەنج ینی ناوچەیەکی وەکو قادرکەرەم شوێنێکی گەشتیاریە و خەڵکێکی زۆر لە بارانە ڕوویتەکە وەکو ناحێکە خۆی یاریگایەکەوە یاریگاکەیەتی خۆتان نەبینن ینی نەدرگای پێوە ماوە نەوەکو پێویست ئاوڕێکی لێ درێتەوە وەکو باخشەیەک دوو باخشەی باشیتیانی ینی وەکو گەنج ڕوویتێ بکاتیا دانشێت ئەو خزمەتگوزاریەکە زۆر کەمن وەکو خزمەتگوزاری هیچی تیانە مەسن تا بێجی ئەمانەی کۆنە کراوە کارەباکەیەتی لە 24 ساعە لە باوەڕ ناگەم ئەگە هەوا جەوەگی زۆر سارد بێوار کارەبانیە زۆر گەرم بیار کارەبانیە. لە ساڵی 2023 و دوای ڕوخانی ڕژێمی بەعەس خەڵکی قادرکەران بە مەبەستی هاوەدانکردنەوەی ناوچەکەیان گەڕانەوە زێدی خۆیان بەڵام لە ئێستادا بەهۆی کەمی خزمەتگوزاری ناحیەکەیان بەرەو شارەکان جێدەهێڵن. خزمەتگوزاریەکان وەکو باسمان کرد وەکو پێویست نەکراوە چونکە بەڕاستی ئەم منتیقەیە منتیقەی گەرمیان منتیقەی ناحیەی قادرکردن بەڕاستی ئەنفالی زۆرە قوربانی زۆرە بەڕاستی خزمەتگوزارەکان تەبەن لە ئاستی ئەو شتیانیە بەڕاستی قادرکەرم خۆشی وەڵە ئاوەکەی خراپە کارەباکەی خراپە ئیتر ئاو هاتانی ئەوە حکومەت خۆی ئەزانێ بێ پرسیار لەو بکەی بڵێ هۆکاری چییە وڵا حکومت ناڵێن باوک ملەتە پێویستە لە سەر حکومت هاوڕێ لەم ملەتە باتەوە گشتی خاوەن شەیدە و ئەنفالە و گشتمان زەرمەردویمانە لە ئەنفالە ئاوەدانی ئەلێرە ئاوەدانی نەماوە خەڵک تەواو بێزار بوو لە سنووری قارکەرەمە گشتی ئەڕوا ماڵەکان جێ هێڵن بۆ شەمچە ماڵ بۆ کەرکووک بۆ سلێمانی
گشتی ئەڕوا بەوەنی ئەوەی کەوا مناڵەکەی داهاتوویەکی باشی هەبێت باوەڕ ناگەم ئیسا هیچ مناڵێ هەبێ بیاوێ لەناو ئەم خاک و خۆڵە و لەناو ئەم ناخۆشیە و بێ هینیا گەورە بێ. ناحی قادرکەرەم کەوتۆتە سەرچەمی ڕۆخانە و بە دووری 65 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی کەرکووک لە سەردەمی ڕژێمی بەعزدا یەکێک بوو لە ناوچە قەدەغەکراوەکان لە شاڵاوی ئەنفالی ساڵی 1970دا 87 گوند و 4041 خان و زیاتر لە 14863 کەس لە ژنوپیا و منداڵی تێدا ئەنفال کران. زانانە بەز کەناڵی کەرکووک ناحیەی قادرکەرەم. ئاماژادەم با سەردەڕی دووەمی هەواڵەکان. دەستگیرکردنی 64 کەس با تۆمەتی تیرۆر و تاوانە جیاجیەکانی دیکە لە کەرکووک ڕادەگەیەندرێت. بەرگزیرۆکانی هەولێر ڕایدەگەێنن ئەم ساڵ بەراورد بە 2 ساڵی ڕابردوو خواست لەسەر جلی کوردی بەڕادەیەکی بەرچاو زیادی کردووە. ژووری ئۆپەراسیۆنە هاوبەشەکان لە کەرکووک ئاماری 72 ساعتی ڕابردووی چالاکیەکانی بڵاو کردەوە. لە ڕاگەیەنراوێکدا ژووری ئۆپەراسیۆنی کەرکووک ئاماژەی بۆ ئەوە کردووە لە ئەنجامی ئۆپەراسیۆنەکانیاندا و لە 72 ساعتی ڕابردوودا توانیویانە 25 کەس بە پێی مادەی 4 تیرۆر دەستگیر بکەن. هەروەک 39 کەسی دیکەشیان با تۆمەتی جیاجیای دیکە دەستگیر کردووە. هەر بە پێی ڕاگەیەندراوەکە لەو ماوەیەدا هێزەمنیەکان 7 مۆڵگەی تیرۆریستانیان خاپوور کردووە و دەستیشیان بەسەر 36 بۆمبی چێنراو داگرتووە لەگەڵ 41 پارچەچەک و تەقەمەنی تردا. فەرمانجەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق کۆنتڕۆڵکردنی سنوورەکانی عێراق لەگەڵ سووریا ڕادەگەیەنێت. لەو بارەوە تەحسین خەفاجی و تەبێژی فەرمانجەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان ئاشکرای کرد هێشتا گروپا تیرۆریستیەکان لە ناو خاکی سووریادا جم و جۆڵیان زۆرە. ناوبەناو هەوڵدەدەن سنوورەکانی عێراق بەزێن و بێنە وڵاتەکەوە. بەڵام هێزەمنیەکان چاوای سنوورەکانیان چەلبەند کردو و کامێرای چاودێریان جێگیر کردو. ڕاشیگەاند هێزەکانیان چاوای سنوورەکان کۆنتڕۆڵ کردووە و لە نێو بیابانەکاندا مەفرەزەی پێویستیان هەیە و لە ڕێگەی هەواڵگریەوە چاودێری دۆخەکە دەکەن. هەروەک ئاماژەی بۆ پلانێکی نوێی هێزەکانیان کرد و ڕایگەاند توانیویانە پاڵپشت با زانیاری هەواڵگری شوێنی تیرۆریستان دیاری بکەن و لا ڕێگەی هێزە ئاسمانیەکانەوە بۆردومانیان بکەن و چەندین گەورە تیرۆریست لەناوبەرن و بەشێکی دیکەشیان لێ دەستگیر بکەن. تیشی ناتوانین بڵێن کا تیرۆریستانی داعش کۆچاییان هاتووە، بەڵام جم و جۆڵ و چالاکیەکانیان بەڕادەیەکی زۆر کەمی کردووە. ئەمساڵ بۆ یادەکانی نەورۆز و بەهار بەرگدروەکانی هەولێر دەڵێن ساڵێکی هات و بە خێر و بەرەکەتە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو کە بەهۆی پەچای کۆڕۆنا و ڕێکارەکانەوە کۆبوونەوە قەدەغە کرابوو. چەند جۆرێک جلی کوردی بۆ ئەم ساڵ خواستی زۆریان لەسرە. ئەوانەش مراتخانی و سنەی و ڕانک و چوخە و چەندین مۆدێلی تر. نەورۆز سەری ساڵی کوردی و سەرەتای دەستپێکی وەرزی بەهار هاو نیشتیمانیان جلی کوردی لە بۆنەکان لەم وەرزەدا دەپۆشن. بەعام جلی کوردی شتێکی جوانە لە هەشتایەکان ئەمن شاگرد بووم کە فێربووین زیاتر مراتخانی و چۆغەڵ بوو. ئەو دووە مراتخانی و چۆغەڵ بوو، بەڵام ئێستا چۆغەرەکە زیاتر هەیە، مراتخانی ئێستا هەیە، بەڵام ئێستا ئەو دوسێ جۆرەی دیکە پەیدا بووە، هەم کراسی هەم سنەیی هەم ئەوانە کە پەیدا بوو، بەڵام مراتخانیش هەرمایە خەڵکی زۆر لەبەری دەکا. بۆ ئەم ساڵ خواز لەسەر دوورینی چەند جۆرێکی جلی کوردی زۆرە، شێوازی سنەیی بە پلەی یەکەم و مراتخانی و کراسی و ڕانک و چۆغەڵ خواستی زۆریان لەسەر بووە. خواستیش لەسەر زیاتر لەسەر سنەیی بە کەتافی زنجیر ئەوانە بوو، وەلو ئەوانی دیکەش هەبوو، بەڵام زیاتر ئەو ساڵەکە ئیشمان لەسەر ئەو کردی. ئەوە سنەیە بە زنجیرە و کەتافێ هەیە، ئەوە
نمونەی سنەیە ئەوە مۆدیلی ئەو ساڵە زیاتر دەستوری مرادخانی سلێمانی ئەوەش ئەو ساڵە کە زۆر باو بووە زۆریشمان لەوەی دووریە ئەو ساڵ لەگەر 2 ساڵی پێشتر زۆر فەرقی هەبوو ئەو ساڵ بەڕاستی ئیش زۆر بوو خەڵک زۆر دچی کوردی کردیە زۆر احتیمام بە دچی کوردیدایە زیاتر لە لای من پرسواری سنەیی زیاتر لەگە مرادخانی دوورایە لەگە ڕانگتۆری کرد ئەو ساڵ لە ساران باشتر بووە لەبە ئەوەی خەڵک کۆڕۆنە تێپەڕی و خەڵک دەستە دەرێ بەتەمای چوونە دەرێ و دەچی کوردی باوی هەبوو ئەو ساڵ قماشی زلی کوردی چەند زۆرێکی هەیە و نرخەکەشی بەپێی کوالیتیەکەی دەگۆڕێت زۆرینەشی لە وڵاتی چین هاوردە دەکرێت سێ نەوع قماش ئێستا لە بازاڕی زۆرە یەک قماشی سینی کوالیتی باشی هەیە و کوالیتی خراپیشی هەیە قماشی تورکی کوالیتەکەی زۆر باشە لەکە قماشی ئێرانی ئێستا قماشی ئێرانی زۆر کەم بووە کەمتر قماشی ئێرانی دێ قماشی سینیەکە بەداخەوە سێ جۆری هەیە بەداخەوە هەندێک لە قماش خراپەکانی لێوەکەی حاشیەکەی ناوێتە باشەکەی لێ دەدەن بە قیمەتی هەندێک لە خەیاتەکان نارێم کەمێک لە خەیاتەکان بە قیمەتی قماشە باشەکەی دەفرۆشن قماشی سینی لە 24,000 باشەکەی بە 24,000 مەسەرەن ئێرانیەکان بە 15,000 بە 12,000 قماشی تورکی بە 25 تا 30,000 قماشە سینیە کوالیتی خراپەکە بە 4,000 بە 5,000 نرخی دوورینی هەر قاتێکی جلی کوردی لە نێوان 80 بۆ 140,000 دیناری عراقی دەبێت و بەڵام قماشە خۆماڵیە دەستکردەکانی وەک مەرەز نرخەکەی بەرزترە و خواستێکی زۆریشی لەسەرا قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ